بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵەراناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. یەکێک لە پایە هەرە گرنگەکانی بەردەوامی ژیان و پێشکەوتنی هەر کۆمەڵگە و دەوڵەتێک کەرتی پەروەردەیە و ئێستا ئەو کەرتە لە هەرێمی کوردستان لە وەزع و بارودۆخێکی زۆر خراپدایە بەهۆی بێموچەیی، بەهۆی کۆمەڵە قەیرانی دروستکرا و دروستبوو و هەبوو لە هەرێمی کوردستان وەک کۆمەڵە کێشە و گیر و گرفتی تر. گرفتەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان دەکەینە ڕاڵی ئەمڕۆ بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان مامۆستا سیامەن سابیر پسپۆری پەروەردە لە ستودیۆ لەگەڵمان دەبێت، هەروەها مامۆستا شیلان عەبدوڵڵا هەروە ئەویش پسپۆری پەروەردەیە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان مامۆستا. دەمەوێت لە بێتێکی شاعیری گەورەی کورد قانیعەوە دەست پێ بکەم، ئەڵێ ڕۆڵەکەم خوێندن بخوێنە مەکتەبە دەرمانی کورد، تێگەیشتن مەرهەمە بۆ زامی بێسامانی کورد. خوێندن بۆتە دەرمانی کورد و زامەکانی ساڕێش کردین لە هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ بەڕێستان. دیارە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا یەکێک لە گرنگترین کەرتەکانی کۆمەڵگە کەرتی پەروەردەیە. بەڕاستی پەروەردە گرنگێکی زۆری هەیە لە بواری پەروەردەکردنی نەوەکانی داهاتوە. بەڵام بەڕاستی لە هەرێمی کوردستانی خۆمانەوە بەهۆی کەمتەرخەمی دەسەڵات ئەم کەرتە تووشی شکست و تووشی پژوێخستن و ئەمانە بووە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ بێمنەتی دەسەڵات لەم کەرتە مهمە کە وەکو ئاگادارین خۆیان دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەر بە ئەنقەس ئەم کەرتیان فەرامۆش کردووە. ئەگەر سەرنج بدەین ئەوەی دەسەڵات گرنگی بە کەرتی تایبەتە دات لە بواری پەروەردە و فێرکردنا، گرنگی بە کەرتی حکومی نادا. سیرەکەی بۆچی؟ چونکە ئەگەر سەرنج بین دەسەڵاتدارانی ئەم وڵاتە کوڕ و کچ و کەسوکاری خۆیان لە قوتابخانە حکومی و لە زانکۆ حکومیەکانە ناخوێنن، بەڵکو لە زانکۆی ئەهلی لە قوتابخانە ئەهلیەکانە مناڵەکانیان نەخوێنن. ئەمەش بێمنەتێکی دروست کردووە بۆ ئەوان کە خۆیان هیچ زیانێ نەکەن لە فەرامۆشکردنی ئەم کەرتای تر زۆر بێخەمن لەو شتە. و کارەکەژی ئەوەیە کە زیاتر وایان لێ کردووە کە پرۆسی پەروەردە و فێرکردن تووشی ئەو شکستە بێت کە ئیمڕۆ بە چاوی خۆمانەی بینین چەندها بڵێن کێشەی بۆ دروست بووە کە لە سەر و هەمویانەوە بریتێ لە نەبوونی موچە، لە نەدانی موچە بە مامۆسایان، هەروەها نەبوونی بینایی کوالێتی بەرز بۆ قۆناغەکانی خوێندن، چ باخچی ساوایان بێ، چ قوتابخانە بنەڕەتیەکان بێ، چ ئامادەی بێ. بۆیە سەیرەکەین لە بەروی مناڵ و کەسوکاری خۆیان کاربدەسانی ئەم وڵاتە لە قوتابخانە و لە زانکۆ حکومیەکانە ناخوێنێ بە ئەمخەس ئەم کەرتیان فەرامۆش کردووە. کەواتە گرنگی ئەم کەرتە لە کوێدایە، کەرتی حکومی و نەبوونیشی و پەکخستنیشی چ گرفتێ دروستەکە بۆ کۆمەڵگە؟ بەڕاستی ئەگەر ئێمە سەرنج بین زۆرینەی زۆری کۆمەڵگا لە کەرتە حکومیەکانە خوێنێ، یعنی لە قوتابخانە حکومیەکانە، لە زانکۆ حکومیەکانە، بەڵام ئەوەی کە لە زانکۆی ئەهلی و لە قوتابخانەی ئەهلی ئۆمانە خوێنێ کەمینەن کە ئەویش زۆربەی زۆری کەسوکاری دەسەڵاتدارەکان و سەرمایەدارەکانن، کەسانی هەبوونن. بەڵێ جاگەر ئێمە سەرنج بین زۆرینەی زۆری کۆمەڵگە تووشی زەرەر بێ لە بواری پەروەردە، ئیتر کۆمەڵگە هەمووی تووشی زەرەر بووە، یعنی کەمینەیەک سوودمەند بوون لەمەی کە لە زانکۆ ئەهلیەکان و لەو زانکۆانی کە لە کەرتی تایبەتان ئەخوێنن و ئەمەش پێویستی بە پارە و پێویستی بە داهاتێکی زۆرەیە کە ئەمە لە لای زۆرینەی زۆری کۆمەڵگە ئەم داهاتە نییە. بەڕاستی مامۆستا خەڵکی وای لێ هاتووە، ئەمە قسەی خەڵکە، ئەڵێ لە زۆربەی قوتابخانە حکومیەکانە مامۆستاکان هێندەوانەکانیان بە جوانی ناڵێنەوە لەبەر چی؟ لەبەرەوەی موچەکەیان کەمە یا درەنگ موچە وەرەگرن، بەڵام لە قوتابخانە ئەهلیەکانە لەبەرەوەی لە کاتی خۆیان موچە وەرەگرن و لێپرسینەوەی جددی هەیە، مامۆستاکان زۆر بە باشتر وانەکان بە خوێندکارەکان ئەڵێن. ئەمە ژوای کردووە لە بەشێکی زۆر لە دایک و باوکەکان مناڵەکانیان بنێرە خوێندنگەی ئەهلی. ئایا ئەمە لە واقعدا بوونی هەیە؟ بەتەکید ئەوە شتێکی واقعیە کە قوتابخانەیەکی زۆری ئەهلی ڕۆژ بۆ ڕۆژ ژمارەیان زۆرە بێ، زانکۆ و پەیمانگایەکی زۆری ئەهلی لە کوردستانە هەیە. ئەم مامۆسایانە وەکو پێویست لەبەر ئەوەی موچەی پێویست نییە، خزمەتگوزاری پێویست نییە بۆ مامۆسایان وەکو دەرماڵە و موچەی تەواو، سیرەکەی لەبەرەوەی لە قوتابخانە و لە زانکۆکانە کە کەرتی تایبەتن و یاخود ناحکومین لەوێ هەموو شتەکان بە پارەیە، پارەکەی مسۆگەرە، خزمەتگوزاریەکەی مسۆگەرە، سەرێکی لەوێ زۆر بەجددی بە دڵسۆزی
وانەکانی خۆی هەڵێتەوە بۆچی چونکە لێ پرسنەی لەگەڵا کرێت لەسەرەوەی تۆ ئەم وانەت ئەبێ ئاوا بڵێت و ئەوانەی لێتۆ موچەکە دوای لێدە وای لێ نایە بەڵام لە کەرتی حکومیە سیرەکەی وانێ لەبەری موچەنیە لەبەرەوەی حکومە دۆکو پێویستگەنی پێنادا خەمسادێک لەو بارا لە ناو مامۆستایانی ژا دروست بووە. بەڵێ مامۆستا شیران سڵاو لەبێ ئەم کاتەوە باش لە ئێستادا گرنگترین گرفتەکانی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستاندا چین؟ بەڵێ سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بینەران بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ بەڵێ بەداخەوە ئێمە هەموو ساڵێ لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانەکاندا کۆمەڵە کێشە و گرفتمان هەیە کە بە ڕوبەڕووی پەروەردە دەبێتوانێت زۆر بەداخەوە دەتوانم بڵام ئەم حکومەتە زۆر بێباکانە هیچ ئاورێک لە کەرتی پەروەردە ناداتوانێت تەنانەت کەرتی پەروەردە وای لێ هاتۆ وەک تەواوی کەرتەکانی تر وەک کەرتی کارەبا و کەرتی ئاو و کەرتی تەندروستی و ئەمانە کەرتی پەروەردەش بەڕاستی کراوە بە کەرتێکی بازرگانی کە مامۆستای بەڕێز لەوێ باسی کرد ڕاستەکە کەرتی بە وای لێ کراوە بازرگانی بە کەرتی پەروەردەشەوە بکرێ سیرەکەی چەندین هەر گەڕک و هەر کۆڵانێک سوچێک دەڕۆی قوتابخانەیەکی ئەهلی لێ کراوەتەوە کە ئەمانە هەموو کێشەی لە بەردەم پرۆسەی پەروەردە لە کوردستاندا بەڕاستی ئەو کێشە و گرفتانەی کە سەرەکین لە کەرتی پەروەردەدا من یەکەم دەگەڕمەوە بۆ نەبوونی بینا بەڕاستی وەکو بوونی بینای پێویست بۆ قوتابیان هەتاکو بتوان قوتابیەکانمان بینایەکی باشیان هەبێ تێدا بخن ئەمە کێشەیەکی سەرەکیە لە کەرتی پەروەردەدا کە بەرەوکی کەرتی پەروەردە دەکرێتەوە لە هەرێمی کوردستاندا یەکێکی تر لەو کێشە و گرفتانە کە لە بەردەم پرۆسەی خوێندندا هەیە نەبوونی میلاکی مامۆستای پێویستە وەکو میلاکی مامۆستا بەڕاستی تا ئێستا لە چەند قوتابخانە کێشەی گرفتی مامۆستامان هەیە من نازانم ئەم حکومەتە بێباکە ئەم حکومەتە ماوە بەسەر چووە بەڕاستی 33 ساڵە ئەم وڵاتە بەڕێوە دەدا ئەم حکمڕانانەی ئێمە هەتا ئێستا نەتواندراوە کێشە لە کەرتی پەروەردەدا چارەسەر بکرێ سیر ئەەکەی چەندان هەزار مامۆستای دانەمەزراومان هەیە دەرچوون و دانەمەزراون بەڕاستی ساڵ بە ساڵیش چەندین جیلی تر دێت کە تەخەڕوج دەکات و بە هیوای ئەوەی کە دانمەزرێ ئەمانیش دەچنە پاڵ ئەوانەی ئەو چەند هەزاری کە دانەمەزراون کە ئەمە کێشەیەکی سەرەکیە لە کەرتی پەروەردەدا بەڕاستی ئەم وڵاتەی ئێمە تووشی ئەم گرفتانە دەبێتەوە یەکێکی تر لەوانە نەبوونی بودجەی پێویستە بۆ کەرتی پەروەردە بەڕاستی ئەم حکومەتە هەتا ئێستا نەیتوانیوە وەکو پێویست بودجەیەکی پێویست تەرخان بکە بۆ کەرتی پەروەردە هەتاکو ئێمە بتوانین لە ڕووی ئەوەی کێشە و گرفت لە ڕووی پەروەردەدا هەبێ بتوانین لە ڕووی ئەم بودجەیەوە ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکەین بەداخەوە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە گرفت لە بەردەم پرۆسەی خوێندنە دروست بێ لە کوردستاندا هەروەها نەبوونی پۆلەکان لە ناو قوتابخانەکاندا بیناکاندا بەڕاستی ئەمە گرفتی مامۆستایان باشە مامۆستا باس لە کەمی قوتابخانە کرد لە ناو هەرێمی کوردستاندا حکومەت لە ساڵی 2014 تا ئەمڕۆ هیچ بینایەکی دروست نەکردووە لە کاتێکدا لە 2014 هەتاوەکو ئەمڕۆ نزیکەی 10 ساڵێکە کات و لەم 10 ساڵەشدا ژماری دانیشتوان زیادی کردووە خوێندن و مناڵ زیایی کردووە دەچێتە قوتابخانەکان ئەمانە تا چەند گرفتی دروست کردووە باڵێ بەتاکی لە ساڵی 2004 هەتاکو کەیسا ساڵی لە 2014 عفۆن هەتاکو ئێستا کە ساڵی 2024 ماوەی 10 ساڵە حکومت نەکبینە قوتابخانی دروست نەکردو لە هەرێمی کوردستاندا بگرن دەستی نەبوو لە نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانە ئەو بینایانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەبووە بەڕاستی لە ماوەی ئەم 10 ساڵەشدا ئەگەر قوتابخانەیەک یاخود بینایەک دروست کرابێ دەبینین لەلایەن کەسانی خێرخوازەوە بووە یاخود لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکان بووە یان لەلایەن کۆمپانیەکانەوە بووە کە هەستاون بە دروستکردنی ئەم بینایانە بۆیە حکومت زۆر بێباکانە زۆر یعنی هیچ باکێکی نییە بە پرۆسەی پەروەردە بەرەو پێش بێ کەواتە ئێمە دەتوانین بڵێین ئەو بینانی دروستکراوە هەمووی لەلایەن خێرخوازانەوە بۆ کە ئەمە جێگەی دەستخۆشیە بەڵام شەرمەزاریە بۆ حکومەتێک کە 33 ساڵ بێ تۆ بتوانین لە ماوەی ئەم 33 ساڵەیە یاخود نەتوانی بینایەک دروست بکەی لە شوێنێکدا کەواتە ئێمە هەتا ئێستا قوتابخانەیەکی تەواو یان نەتوانراوە دروست بکرێ بینایەکی وا هاوشێوە دروست بکرێ بڵین حکومت دەستی خۆش بێ لە ماوەی ئەم 10 ساڵەدا ئەم بینایی دروست کردووە کە ئەمە جێگەی ئەوەیە کە ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین بەداخەوە چەندین قوتابخانەمان هەیە تاکو ئێستا ڕێناسخانەگەر بێت و عەفوەن کاڵێخان ببوورە ناویشتم بە غەڵەت خوێندەوە هەتا ئێستا نەتوانراوە نۆژن بکرێتەوە یعنی قوتابخانەی وامان هەیە باوەڕ کە بڕۆ سەردانی بکە ناتوانانی یعنی جێگەی ئەوە نییە خوێندکارەکانی ئێمە تێدا بخوێنن
بەڵام لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە تێدا دەخوێنن هەتاکو پرۆسەی خوێندنی ساڵێکیان نەفەوتێ نەبنە قوربانی دەستی ئەم حکومەتە لە پرۆسەی خوێندن دووە بکەون دەنا جێگەی ئەوە نییە ئەو بینای وەمان هەیە جێگەی ئەوە تەلەبەکانمان تێدا بخوێنن بەداخەوە بۆیە حکومەت پێویستە ئیتر لەمە لە ئاوڕێ لە کەرتی پەروەردە بداتەوانێ بەڕاستی چیتر ئەم خەڵکە بێزار بوو ئەم خەڵکە یان لە توانایدا نەماوە ئەم هەموو کێشە و گرفتە لە بوونی کەرتی پەروەردەدا قبول بکە کەواتە ئێمە هەتا ئێستا نەتوانراوە حکومەت لە ماوەی 10 ساڵ دەکەتە ئەمە تەمەنێکە کە باسی 10 ساڵ دەکەین بەڕاستی تەمەنێکە حکومەت نتوانێت بینایەکی بچووک دروست بکە چەندین قوتابخانەمان هەیە تاکو ئێستا کە تەماشای دەکەی لەبەر نەبوونی پۆل لە ناو حوشەی بینە قوتابخانەکەدا بە کابینە پۆلی دروست کردووە باشە مامۆستا شیلان ئەم هاوکاریانەی خێرخوازان و سەرمایه‌دارانی هەرێم کە هەندێک بینای قوتابخانە دروست دەکەن بەسن بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو ژمارە زۆری خوێندکار ببینەوە لە ئێستاە ناتوانین ئەم گرفتانە چارەسەر بکەین بەداخەوە بەڵام ئەم قوتابخانەکە دروستکراوە لە ئەم خێرخوازان و جێگەی دەستخۆشیە لە ئەم کۆمپانیان بەڵام حکومت نەیتوانێت دروستی بکە کە ئەمانە دروستەکە ئەمە جێگەی دەستخۆشیە ئێمە دەتوانین دەستخۆشیان لێ بکەین بەڵام ئەمەش نەبووتە هۆکاری ئەوەی کە بتوانین کێشەی پرۆسەی پەروەردەی لە قوتابخانەکانی ئێمە چارەسەر بکە بەڕاستی چووکە ئێمە هەتا ئێستا چەندین مەکتەبمان هەیە تەماشاکەی ئەیخەویتەوە چەندین قوتعی لەسەر نووسراوە فلان قوتابخانە فلان قوتابخانە فلان هەیە بینە هەیە تەنانەت 4 قوتعە هەڵواسراوە 4 داوامی تێدا دەکرێت بەداخەوە کە ئەمە کێشەیەکی گەورەی لە پرۆسەی پەروەردەدا لە کەرتی پەروەردەدا هەرێمی کوردستاندا من دەڵم زۆر بەداخەوە بۆ ئەم حکومەتە کە پاش 33 ساڵ نەتوانی کێشەی کەمی دەوامی دوو دەوامی سێ دەوامی لە قوتابخانەکاندا چارەسەر بکە کە ئەمە کێشەیەکی گەورەیە لە بیراکاندا بەڕاستی وای لە هاتوو تەلەبوو مامۆستاکانمان هەربێ بە خێرای ڕاکەن و بێنە دەرەوە و دەی خێرات و دەوامی تۆ تەواو بوو یەڵا دەوامی ئەوەی دواتر دەست پێ دەکات بەڕاستی ئەمە هەموو کێشەیەکە لە کەرتی پەروەردەدا لە ئەم وڵاتی ئێمە گرتوتەوە دەست خۆش مامۆستا سیامەن باسی لە ئەوانە کرد کە زۆر لە قوتابخانەکان هەن کە زیاد لە دەوامێکیان تێدای ئەمانە تا چەند گرفتن ئەوە ناتوانن مامۆستاکان زانیاری پێویست بدەن چونکە کاتی داوامەکەیان کەمەوە کاتی وانەکەشیان کەمە بەتەکید یەکێک لەو کێشانە کە ئێستا لە پرۆسی پەروەردە هەیە نەبوونی بینای پێویستە بۆ داوامی قوتابخانەکان یعنی ئەگەر سەرنج بژین زۆرێک لە شار و شارۆچەکانی کوردستانە لە بینایەکە چەندین داوامی تێدایە ئەمەش خۆتانەزانن ئەبێ کاتەکان دابش کردێ بەسەر ئەم داوامانە کە جاری وا هەیە ئەو کاتێک کە پێویستە بۆ ئەداکردنی پەروەردەیەکی دروست بۆ قوتابیان سێرەکەی بەردەست نابێ ینی دابین نابێ بۆ مامۆساکە ئەو کاتە تەرخان بکات 4 دەوام و 3 دەوام ومانە سێرەکەیت بە نیوەچڵی یاخود بە ناتەواوی پرۆسی پەروەردەکە ئەکرێت کە ئەمە ژێکێکە لە گرنگترین گرفتەکان تۆ بۆ نمونە پێویست دەکات بەلایانی کەمەوە تۆ لە سعات 8 تا سعات 12 دەوام بکەیت دەرس بڵێتەوە بەڵام تۆ تا دەیان بۆ داناوی یاخود کە سعات دەبێت دەوامێکی تردێ سەیرەکەی شڵەژان و قەلەقێ دروستە بێت کە ئەو پرۆسەی پێویستە پێشەش بە قوتابیەکان کرێ ناتوانانی بیگەێنی جەماوەستا گرفتێکی دیکەوەیە لەم چەند ساڵی ڕابردووە کە تێپەڕی و بە ئێستاشەوە بەهۆی قەیرانی دارایی و ناڕەزایەتی مامۆستایان هەبوو ئەمە ژێکێکی دیکە بوو لە گرفتەکان لە پرۆسی پەروەردەیەکان کە جیلێک پێگەیوە کە ئێستا ینی خوێندکاری پۆلی 56 سەرەتاییە و زۆر بەباشی ناتوانێت زمانی دایکیشی بخوێنێتەوە کە ئەمەش گرفتێکی دیکە بەتەکید کە پرۆسی پەروەردە وەکو خۆی ئەدا نەکرا سەیرەکەی ئەو قوتابی کە تۆ ئەتەوێت پەروەردەکەی ئەوە نابێت یعنی وەکو پێویست فێری منهەجەکە نابێ یاخود قوتابیانی پۆلی یەکی بنەڕەتی وەکو پێویست فێری نووسین و خوێندنەوە نابن قوتابی هەیە گەشتۆتە پۆلی سواری بنەڕەتی 5 بنەڕەتی وەکو پێویست ناتوانێشت خوێنێتەوە ناتوانێشت بنووسێ بۆچی ئەو نەگرفت دروست کراوە لە قەیرانی موچە و لە کۆمەڵەشتا پەروەردەکە وەکو خۆی پێشکەش نەکراوە ئەمە ژێکێکە لە هۆکارەکانی گرفتی پەروەردە وەکو باسی ژمان کرد نەبوونی بینا نەبوونی خۆی سەیری وڵاتە پێشکەوتەکان کەین بودجەیەکی پێویست دانن بۆ پرۆسی پەروەردە بەڵام لای ئێمە بۆ شێوازە نیە پرۆسی پەروەردە پەکی خراوە یعنی حکوومەت بە ئارەزوی خۆی ئەم شتانە ئەداکات بۆیە سەیرەکەین نەبینای پێویستەیە بۆ دەوام یعنی بێنە بەرچای خۆت پۆلێ 20 بۆ 25 قوتابی تێدا بێ مامۆستا ئەتوانێ ئەدای دەرزەکەی خۆی بکە یاخود پۆلێ 30-40 تەلەبێت تێدا بێ سەیرەکەی قەرەباڵ خیەک و لە یەک نەحاڵی بوونە دروستە بێ وەکو پێویست قوتابیەکەش فێر نابێ گوێی لێ نابێ ئەمە هەمووی گرفتن کە بینای پێویست نییە
دەوا کاتی پێویست نیە بۆ دەوام. باشە مامۆستا چەندین سیستەمی پەروەردەی وڵاتە جیاوازەکانی دنیا لە هەرێم تاقی کرانەوە لە ماوەیەکی کەمدا، یعنی ئەم ئاڵوگۆڕە بە خێراییە لەم چەند ساڵەیە تا چەند ئاساییە تا چەندیش گرفتی دروست کرد. بەڵێ خۆی ئێمە چاو لە وڵاتی پێشکەوتوەکان کەین لە مەنهەجی پەروەردە و فێرکەوتنا شتێکی زۆر باشە، شتی باش لە وڵاتان وەرگین. بەڵام من بێنم منهەجێکی سویدی بێنم بەسەر قوتابخانەکانە بیسەپێنم، بەڵام ژینگەکە بارودۆخەکە وڵاتێکی ئەفریقی بێ سەیرەکەی زۆر جیاوازندەیەکتری. من ئەگەر منهەجێکی سویدیم هێنا لە قوتابخانەکانە دامنا بۆی بخوێنرێ ئەبێ ژینگەیەکی سویدیژی بۆ بڕەخسێنم، نەک بینان نەبێ کتێب و پێداویستی قوتابیەک و پێویست نەبێ موچە پێویست نەبێ بۆ مامۆسای، ینی ژینگەیەکی هێمن و بارودۆخێکی هێمن بۆ مامۆسا و قوتابی نەبێ کە پێگهێنەری سەرەکی پرۆسەی فێرکردن سێرەکەی تۆ هیچ سوودێکت لە هێنانی ئەم منهەجە سویدیە نەکرد. ئیتر من بۆکو نمونەیەک هێنامان وەگینا وڵاتی تر هەیە منهەجەکەی پێشکەوتوترە، بەڵام پێویستەکە لەگەڵ هێنانی منهەجە پێشکەوتوەکە ئێمەش ژینگەیەکی پێشکەوتومان هەبێ بۆ ئەو منهەجە. بەڵێ مامۆستا شیلان، مامۆستایان تەنها گرفتی ماف و شایستە دارایەکانیان هەیە لە هەرێم یا گرفتی دیکەشتان هەیە بەڵام ئەمانە بەرچاوە؟ مان مامۆستا جگەلەوەی کە شایستە دارایەکانی پێ نەدەدرا بەداخەوە چەندین مامۆستامان ڕوبەڕووی سزا بۆوانێ، ڕوبەڕووی کێشە دەبوونەوە، تەنانەت ڕوبەڕووی جنێوی دەبوونەوانێ. مامۆستامان بینی لە سەر شەقامەکاندا کە داوای مافەکانی خۆی دەکرد تێی هەڵدرا، شەقی تێ هەڵدرا لەلایەن دەسەڵاتەوە، کە ئەمانە هەموو شایستەیەکی مامۆستایە یا خودخواستێکی مامۆستایە کە جێبەجێ نەکراوە. بەڕاستی خواستەکانی مامۆستا زۆر سادە و ساکارە، بەڵام حکومەت زۆر بێباکانە بەرامبەر مامۆستایە نەتوانراوە مافەکانی بۆ دابین بکات. یەکێ لەو مافانە کە تەنها ئەوەیە داویش مافی خۆی دەکات، دەڵێ کاتێ من دێم خوێندکارەکان تەلەبەکان فێر دەکەم تۆ لە کاتی خۆدا موچەم پێ بدە، بەداخەوە موچە نادرێ. ئەوە دەبینی کە ئێستا ئەمڕۆکە 19ی نۆیە هێشتا موچەی مانگی هەشت بەداخەوە دابەش نەکراوە. ئەی ئەم مامۆستادامەوە پاس دەگرێ، تەکسی دەگرێ، دێ قوتابی فێرخوازەکانی ئێمە فێر دەکات، ئەگەر شایستە دارایەکانیشی پێ نەدرێ ئەی ئەمە چی بکە ئەم مامۆستایە؟ بەداخەوە ئێستا کەوا دەرگای قوتابخانەکان ئیتروان نزیک دەبێت و دەکرێتوانێ ئەگەری بایکۆت هەیە مامۆستایانی ئەگەر هەیە بایکۆت بکەن، ئەگەر بەم شێوەی بڕوات و موچە دابەش نەکرێت و مامۆستایان داخوازەکانی جێبەجێ نەکرێت، ئەگەری دیسانە دووبارە بایکۆت هەیە کە ئەمەش تەنها زەرمەند کێ قوتابیانە. بەڕاستی مامۆستایانیش نەحەقیان نییە، ئێمە پاڵپشتی مامۆستایانی، ئێمە لەگەڵ مامۆستایانی بە هەموو شێک پاڵپشتیان دەکەین، بەڵام حکومەتیش دەبێ بێتە سەرخەت کەرتی پەروەردە بە تایبەت مامۆستایان خواستەکانیان جێبەجێ بکرێ، شایستە دارایەکانیان بدرێ. هەتاکو ئێستا بیمەی تەندروستی بۆ مامۆستایان دامین نەکراوە، نەتوانراوە بیمەیەکی تەندروستیان هەبێ. بەداخەوە کاتێک مامۆستایەک نەخۆش ئەکەوێ تووشی نەخۆشیەکە بێت تا ئێستا بیمەی تەندروستی نییە. بۆیە لە وڵاتی ئێمەدا زۆر پشتگوێ خراوە کەرتی پەروەردە. بەڕاستی پێویستە لەموو لە کەرتی پەروەردە چووکە گرنگی تایبەتی خۆی هەیە، کەرتێکە ئەتوانێت گۆڕانکاری بکە، ئەتوانێت لە داهاتوودا وڵات بەڕێوە بەرێ، کەواتە کەرتی پەروەردە دەتوانم بڵێم سەرەکیترین کەرتە لە کوردستاندا پێویستە گرنگی تایبەتی پێ بدرێ، بەڵام کەرتی پەروەردە بەداخەوە لەلایەن ئەم دەسەڵاتانی ئێمە ئیفلیس کراوە. بۆیە دەڵێم ئیفلیس کراوە چونکە گرنگێکی ئەوتۆی پێ نادرێ، کەواتە مامۆستایان حەقی خۆیانە کەرکردگای قوتابخانەکان کرایەوانێ، شایستە دارایەکان جێبەجێ نەکرا، ئێمە پاڵپشتیانین، ئێمە لەگەڵ دەنگی ئەوانین. بەڕاستی سەیرەکەی حکومەت لەم ئەمە لێرەدا قەوسێک بۆ بگرم لەم ماوەی دوو مانگی بانگەشەی مابوو دەست پێ بکە، بانگەشەی هەڵبژاردن ئەزانەی هەڵبژاردن لە پێشە مامۆستایانی وانەبێژی کردە گرێبەست. باشە بۆ پار و پێرار نەهاتی مامۆستایانی وانەبێژ بکەیتە گرێبەست کە چەندین ڕۆژ چەندین مانگ لەسەر جادەکان بوون. بەداخەوە چەندین مامۆستامان بریندار بوو، چەندین مامۆستا ڕوبەڕووی جێنی ناشرین بۆ زیندان کران، مامۆستاکان تێ هەڵدانیان خۆت بۆ نەهاتی لە کاتی خۆیدا ئەم گرێبەستی مامۆستایانە جێبەجێ بکەیت. ئێستا دەکەی بە بەزایدە بەسەر مامۆستایانەوە. ئێمە جێگەی دەستخۆشی، ئێمە دەستخۆشی دەوەکەین، پیرۆزبایی لە مامۆستایان دەکەین کە بوونەتە گرێبەست. هیوادارین ئیشەڵا لە ماوەیەکی نزیکی لە ئایندەشدا بکرێنە میلاک کە تەواو ببنە ئەوەیەکی میلاک لەسەر وەکو مامۆستای میلاکەکان. بەڕاستی بۆیە من لێرەوە پاڵپشتی تەواوی مامۆستایان دەکەم، داوا لە بەرپرسانی حکومەت دەکەین لە کەرتی پەروەردە بەڕاستی بێنە سەرخەت و ئاورێک لە کەرتی پەروەردە بدەنەوە، چیتر مامۆستایان دەست دەکەنەوە بە بایکۆت و چیتر هۆڵەکانی خوێندنمان چۆڵ نەکرێن، تەلەبەکانمان زەرمەند نەبن لەم خوێندن و لەم پرۆسی زانست و بەرەو پێشچوونە. بۆیە کەرتی پەروەردە بەڕای من کەرتێکی زۆر گرنگ و کاریگەرە، پێویستە گرنگیەکی تایبەت و ئەوتۆی پێ بدرێت
لە تەواوی لە زۆرێک لە وڵاتانی دنیا گرنگێکی زۆر بە کەرتی پەروەردەدرێ و بۆ کەرتە پێش دەکەون. ئایا لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە لە کاتێکدا هەرێمی کوردستان لە ڕووی سیستەمی پەروەردەیەکەوە چاو لە وڵاتانی دراوسێ وڵاتانی دنیاکە ئایا هەندەش گرنگی پێدا کە بتوانێ وڵاتەکەی پێ پێش بەرێ؟ ناوەڵای لە کوردستاندا دەتوانم بڵم هیچ گرنگێکی ئەوتۆنە بۆ کەرتی پەروەردە نەدراوە بەداخەوە ئێمە هەموو ساڵە کێشەمان لە کەرتی پەروەردەدا هەیە هەر لە دەرگای قوتابخانەکانەوە بەچی دەست پێکەین بە کێشە و گرفت دەست پێکەین نەوەڵا ئەم کار بەدەستانەی ئێمە بەداخەوە ئەم حکومەتە ماوە بەسەرچۆی ئێمە یعنی ئەم حکومەتە بەڕاستی وازی لە میلەت هێناوە بەڵام میلەتە وازی لە حکومەت دەهێناوە بەڕای من بۆیە میلەت دەبێ هۆشیار بێ ئەم جارە بە ئاگا بێتەوانێ نێلێ چتر حکومت سوکایەتی پێ بکات چتر بکە سوکایەتی بە کەرتی پەروەردە بە کەرتەکانی تر بکرێ بۆیە دەبێ میلەت زۆر هۆشیار بێ ئەم جارە بەڕای من کاتی ئەوەیە کە سزای ئەم حکومەتە بدرێت میلەت هەڵسێ بە سزادانی ئەم حکومەتە بۆ ئەوەی کەرتی پەروەردە کە کەرتێکی کاریگەرە بتوانین بەرەو پێشی بر بەڕاستی لە وڵاتاندا کەرتی پەروەردە کەرتێکە لە ئاسێکی بەرزدایە یعنی گرنگێکی ئۆتۆی پێدەدرێت چونکە ئەم جیلە کە پەروەردە دەکرێت پەروەردە و زانست فێر دەبن جیلێک بەرهەمدێرە دەتوانێت وڵات گۆڕانکارێکی زۆر لە وڵاتە بکە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا لەم کوردستانی ئێمەدا ئەوەندە فەرامۆش کراوە کەرتی پەروەردە ئیفلیت کراوە دەتوانم بڵم پەروەردەکەمان نەماوە پەروەردەکە خەریکە لە ناو دەچێت تەنها ئەوەی گرنگی پێ دەدرێت ئێستا دەتوانم بڵم ئەوەیە زانستێکە و دەتوانێت فێریانەکەی تەنها فێربوونەکەیە تەنها پەروەردەکەمان بەڕاستی پەروەردەکەمان زۆر کاڵ بۆتەوە بۆیە ئێمە لێرە دەمانەوێت ئەو پەروەردەیە بگەڕینەوە بۆ ناو کەرتی پەروەردە. دەست خۆش مامۆستا سیامەند دوو زۆنی جیاوازەوە لە هەرێمی کوردستاندا و شتێکی ڕوون و ئاشکرایە و تا ڕادێکی زۆر لە دوو ئیدارەی جیاوازە چێ نەک لە یەک حکومەت و لە یەک ئیدارە ئەمە تا چەند کاریگەری خراپی لەسەر کەرتی پەروەردە هەیە؟ بەتەکیدەوە شتێکی واقعیە کە دوو زۆن و دوو دەسەڵاتی جیاواز لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر سەرکەین پار خۆپیشاندان و بایکۆتی مامۆسایان لە زۆنی ئەملا سلێمانی بەردەوام بوو مامۆسایان بۆ چەند مانگی لەسەر شەقام بوون داوای مافی ڕەوای خۆیان نەکرد بەڵام لە زۆنی ئەولا یاخود بڵێن لە هەولێر لەوێ داوام بە مامۆسایان نەکرا تابەن خۆ مامۆسایانی ئەوێ ژەرگ و مامۆسایانی ئێرە بەشوراون بێموچە بوون بەڵام لەوێ نەیانەتوانی وەکو ئەم لا خۆپشاندان و بایکۆت و ناڕەزایی بکەن سەرێکی بە ناچاری و بەبێ موچە و بەبێ هیچ شتێ داوامیان پێکرا ئەمەش جگە لەوەی کاریگەریەکی سلبی لەسەر دەرونی مامۆسایان دروست کرده بوو بە هەمان شێوە کاریگەریەکی سلبیژی لەسەر دەرونی هەموو قوتابیان دروست کرده بوو یعنی ئەگەر سەرنج بن ئیستا لە بەرەوەی سەمبوسە دواکەوتێتەوە کە سوکاری قوتابی تەلەفۆنەکە ئایا هەواڵە پرسیەوە بڵێ ئیمساڵیش داوام بکرێ بڵێ بایکۆت نەبێ ینی هەر لەسەوە قەلەقی و ڕاڕایە لە ناو کە سوکاری تەلەبا دروست و نەک تەلە بخۆی ئەمانە هەمووی بە کۆک کاریگەرێکی زۆر سلبی زۆر خراپ لەسەر دەرونی قوتابیان و بە عام پرۆسی خوێندن دروستەکە و دروستیژی کردووە. بەڵێ مامۆستایەکێکی دیکە لە گرفتەکان کە لە ئێستادا زۆر باوەوە دەبینرێت پێشخستنی زمانی بیانێ پێشخستنی زمانی دایک. کاتێک هەر مناڵێک گەچێتە خوێندنگەوە لە پۆلیەکەوە دەست پێکە ینی مەفرۆزەوە باشترە کە بە زمانی دایک دەست پێ بکە فێری زمانی دایک بێ بەڵام بۆچی وای لێ هاتووە فێری زمانە جیاوازەکانی دیکەگرێ ئێستا زۆرێک لە مناڵ هەیە دڵنیام خۆشە نمونەشە لایە کە زمانی بیانێت توانێت بنووسێ بەڵام ناتوانێت بە زمانی دایکی بنووسێ. وەڵا خۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆ دڵسۆز نەبوونی دەسەڵاتداران بۆ زمانی ڕەسەنی کوردی یاخود زمانی دایک چونکە زمانی ئێمە وەکو کورد زمانی کوردیە پێویستە کات ڕۆڵەکانمان نەوەکانمان لەسەر زمانی ڕەسەنی کوردی پەروەردە بکەین مناڵەکان نەزانن بە کوردی بنووسن بە کوردی قسە بکەن من بۆ چیمە بە زمانی ئەوروپی و ئینگلیزی و نازانم چی با پێش هەموو شتێ زمانە ڕسمیەکە چونکە ئێماڵین پەروەردە پەروەردەش ئەوەیە لەسەر منهەج و لەسەر شتە باشەکانی کۆمەڵگە پەروەردەیان کەین یەکی لەو شتە باشانەی لەو شتە سەرەکیانەی کە ئێمە شانازی پێوەکەین بریتێ لە زمانی دایک کە زمانی کوردیە با پێشا قوتابیەکان فێری نووسین و خوێندنی زمانی کوردی ببن دوایی زمانەکانی تر وەکو ئینگلیزی و زمانە بیانیەکان فێر بن چونکە بەڕاستی هەموو نەتەوەیەک لەم جیهانە بە زمانەکەی خۆیان ناسرێت و ئەبێ شانازیژی پێوەکە بەس ئێمە بین یعنی هەر لەسەوە ئەو شتە لە دەرونی قوتابیات دروستکەین کە زمانی بیانی زمانێکی گەورە و بەهێز و ئەمانێ و زمانەکەی خۆی وانە تۆزێ بە دەروون شکاوی و بە کەسێک کە هەز بە نەقسکە پەروەردە بێ بەڵام ئەگەر تۆ ڕای بێنی لەسەرەوەی کە زمانەکەی تۆش یەکێکە
لەو زمانانی کە ئەبێ وەکو نەتەوەی کورد شانازی پێوە بکرێ زمانی دایکە سیرەکەی ئەویش بە شانازیەوە حەز دەکا فێر بێ. من نمونەم لایە خەڵکێکی زۆر کە چوون بۆ ئەوروپا بە ماڵ و مناڵۆ لەوێ هەستیان کردو مناڵەکانیان زمانی کوردی نووسینی کوردیان لەبیر چوەتەوە. ئەو ماوەی کە بۆیان ئەگونجێ دێنەوە بۆ ئێرە مناڵەکانیان لێ ڕێخەنەوە بەر پرۆسی خوێندنەوەی بەس با فێری زمانی کوردی بێتەوە. ئەوان لێوە مشورە خۆنیانەوە بۆ ئێرە ئێمە بۆچی لێرەوە مشوری مناڵەکانمان نەخۆین کە زمانی دایک فێر ببن و پەروەردە بمن لەسەری. گفتوگوی باشمان کرد بەڕای تۆ تا چەند سیستەمی پەروەردە لە هەرمی کوردستان سەرکەوتووە؟ سیستەمی پەروەردە سەرکەوتوو نییە چونکە دەسەڵات بە ئەنقەز نایڵە سەرکەوتوو بێ، چونکە هەر شتێک تۆ بتەوێت سەرکەوتوو بێت ئەبێ گرنگی پێ بدەیت، ئەبێت بایەخی پێ بدەیت، ئەوش گرنگیدان بە مامۆسایان پێداویستی مامۆسایان کە سادەترین مافی موچەکەیەتی پێی بدرێ لەگەڵ سازکردنی یاخود دابینکردنی ژینگەیەکی پێویست بارودۆخێکی تەندروست بۆ قوتابیان بۆ ئەوەی لە ماڵەوە حەز بەوە بکەم چون بۆ قوتابخانە بخوێنن. یعنی لە دروستکردنی بینا لە بارودۆخێکە مناڵان حەز بە پرۆسی خوێندن بکەن، نەک بڵێن خۆمە هەمان بینای جارانە، هەمان سێ دەوامیەکەیە، هەمان چوار دەوامیەکەیە. گۆڕانکاری بکرێت لە پرۆسی خوێندنە بە تاکید خوێندن بەرەو پێشەژێ، بەڵام بەم شێوەی کە دەسەڵات دەستی داوەتێ بەرەو پێشوونی پێوە دیان نییە. دەستخۆش. مامۆستا شیلان، لە شاوی دەرچووی دانەمەزراو لە هەرێمی کوردستان هیچ کاریگەریەکی لەسەر پرۆسەی پەروەردە بێت؟ بەڵێ بە تاکید چۆن ئەم دەرچوو دانەمەزراوانە چۆن کاریگەریان نابێ. ئێمە چەندین ساڵە ئەم تەلەبانە دەخوێنن تەخەڕوج دەکا بە گەرما و سەرما، ئەم خێزانانیان هاوکاریان پاڵپشتیانە هەتاکو نەوەکەی دەگاتە ئەوەی تەخەڕوج دەکات، بەڵام وای لێ هاتوو لە وڵاتی ئێمەدا کەوتت تەخەڕوج واتە ماڵەوە ئەبێ دانیشی لە ماڵەوە. ئەم گەنجە تەخەڕوج دەکات بەڕاستی بێکارە، بێموچەیە، ئیشی دەست ناکەوێت، لە شوێنێکی حکومی دانامەزرێ. وێ گەنجەکانمان هەوڵ دەدەن بڕۆن بۆ وڵاتان. ئەم دەرچوو دانەمەزراوانەی ئێمە چەندین دەرچوو دانەمەزراومان هەیە کە دانەمەزراوە ڕێگای وڵاتانی گرتوتە بەردەخەوە کە ئەم گەنجە جوانانەی ئێمە لە دەریای ئیجەدا دەخنکێن، لە وڵاتاندا بێسەر و شوێن دەکرێن. یعنی بۆیە ئەم گەنجانە هیچ ئاورێکیان لێ نەدراوەتەوە. ئەم دەرچووە دانەمەزراوانە نەتوانراوە وەکو پێویست حکومەت هاوڕێکی جدیان لێ بداتەوانێت و بتوانێت لە شوێنێک لە کەرتی حکومی دایان بمەزرێن. کەواتە ئەمە کێشەیەکی گەورەی لە بەردەم پرۆسەی خوێندندا کە ئێمە ساڵانە چەندین قوتابی تەخەڕوج دەکات، دێنە پاڵ دانەمەزراوەکانی ترکە دانەمەزراون. بۆیە وای لێ هاتووە خوێندکاری ئێمە دەڵێ بۆ بخوێنم، جا من بۆچی بخوێنم؟ بچم کرێکاری بکەم باشترە نەک ئەوەی بخوێنم. کاتێک خوێندن تەواوەکەم لە هیچ شوێنێکدا نامەزرێم. بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە لە بەردەم کەرتی پەروەردەدا لە هەرێمی کوردستان. مامۆستا، بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان گرفتەکانی پرۆسەی پەروەردە و مامۆستایان چارەسەر ناکات؟ بەڵێ حکومەت زۆر بێباکە بەرامبەر بە کەرتی پەروەردە. ئەوە تا تەنانەت شایستە دارایەکانە کە مافی خۆیەتی نادرێتێ. بۆیە حکومەت هیچ ئاورێک لە مامۆستایان لە دەرچوانی دانەمەزراو ناداتەوە. من دەڵم لێرەدا پێویستە دەرچوانی دانەمەزراو هەڵوێستی خۆیان هەبێ. ڕاستە ئێستا ئەو مامۆستاوانە بێژانە کە کراون بەگرێ بەس ئەی چەندان دانەمەزراومان هەیە لە ماڵەوە بێکارن، کاریان دەست ناکەوێت. پێویستە ئەوانش هەڵوێستیان هەبێت وەکو مامۆستایانی وانەبێژ کە چۆن جادەکانیان گرت و داکۆکیان لە مافەکانی خۆیان کرد، هەمویان لەسەر جادەکان یەک هەڵوێستیان هەبوو، یەک دەنگیان هەبوو، یەک ڕەنگیان هەبوو، هاتنە سەر خەت و ئەوە بوو کران لەم ساڵدا کران بە گرێبەستی ئینشاڵڵا کرێنە میلاکیش. بەڵام پێویستە دەرچوە دانەمەزراوەکانیشمان ئەو هەلە بقۆزنەوە ئێستا هەموو هەوڵ بدەن پێکەوە کار بکەن هەتاکو بتوانن ئەوانش هیچ نەبێت کە ئەمانە کراونە گرێبەست ئەوانی دیکە بکرێنەوانە بێش. بەڕاستی ئێمە ئەگەر بینای پێویستمان هەبێ ئەلێرە دەبێت ئاماژە بۆ بکەم ئەگەر بینای پێویستمان بۆ هەبێ بۆ قوتابیان باوەڕ کە چەندان دانەمەزراوی تر ئەتوانین دابمەزرێنین. لە ئێستادا گرنگترین شت کە پێویستە بۆ کەرتی پەروەردە بکرێت چییە؟ وڵا گرنگی زۆر بە کەرتی پەروەردە بدرێ، گرنگی بە بیناکان بدرێ، گرنگی بەوە بدرێ، پۆلەکان لە قوتابیمان لە قوتابخان. گرنگترین شت کە پێویستە بکرێت لە ئێستا چییە؟ گرنگی بەوە بدرێ پۆلەکان لە قوتابخان. گرنگترین شت کە پێویستە بکرێت پەروەردە
گرنگی ڕاستە ئەوانە هەمووی زۆر پەروەردە بدرێت گرنگی بە مامۆستایان بدرێت شایستەدارایەکانیان ئێستا ئەوەی کە شایستەدارایەکانی مامۆستایان جێبەجێ بکرێت لە کاتی خۆیدا مامۆستا کاتێک کە زەنی قوتابخانە لێدرا مامۆستا چۆ هۆڵەکانی خوێندنەوە پێویستە لە کاتی خۆیدا سەری مانگ هەموو چەکە وەرگێ کە ئەمە ئەرکی مافێکی خۆیەتی و داوای دەکات ینی بەڕاستی پێم وابێ حکومەت ئەمە ئەگەر کارێک بیکە ئەمە دەتوانین بڵێن کێشەی تۆزێک لە کەرتی پەروەردەکە بکاتەوانێ مامۆستایان و کاتە ڕووناکەنە بایکۆت ڕووناکەنە چۆڵکردنی هۆڵەکانی خوێندن مامۆستایان تەنانەت لە فێرکردنی فێرخوازەکانماندا ئەو پەڕیتوانەی خۆیان دەخەنە کار ئەو پەڕیتوانەی خۆیان دەخەنە کە تاکو پەروەردەیەکی جوان زانستێکی جوان پێشکەش بەنەوەکانی ئێمە بکەن. دەستخۆش مامۆستا شیران عەبدوڵڵا پسپۆری پەروەردە هەروەها مامۆستا سیامەن سابیر پسپۆری پەروەردە سوپاس بۆ ئامادەبوونتان ڕایڵم پێشکەشکردن هەر شاد.